سڵاو بینەرانی خۆشەویست بە بەرنامەیەکی دیکەی لاوان من جەلال لەگەڵ هاوکارم نیشتمان بووینەوە بە میوانی ماڵەکانتان. بینەرانی بەرنامەی لاوان ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. هاتنی ساڵی 2014 زاینی لە هەموو ئێوە خۆشەویستان پیرۆز بێت بەو هیوایی کە ساڵی داهاتوو پڕبێلا خۆشی و کامەرانی بۆتان. خۆشحاڵین کە لە یەکەم ڕۆژەکانی ساڵی 2014 زاینی لەگەڵ ئێوەین. هیوادارم کە ئێوەش تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بمێنن.
نبوو وەک مەریوانی و جوانی لێ نەبوو وەک مەریوانی و ناس فرۆشەکەی ڕێگای مەریوان ناس فرۆشەکەی ڕێگای مەریوان بۆ دووری باڵان بوومە ماڵوێران من بۆ باڵەکان ماو سەرگەردان بوومە ماڵوێران جارێکی دیکە سەری ساڵی نوێی زایینی لە هەموو ئێوە بینەرانی خۆشەویست پیرۆز بێ. خۆشەویستانم 28 دێسامبر یان 7 بەفرەمبار ڕۆژی جیهانی سینەمایە کە بەم بۆنەیەوە لە هەموو وڵاتان چالاکی جۆراوجۆر بەڕێوە دەچێت. ئێمەش وەکو بەرنامەی لاوان هەوڵمانداوە کە بە بۆنەی ڕێزگرتن لەو ڕۆژە ئاوڕێک لە کار و بەرهەمەکانی سینەماکاری کۆچکردووی کورد تەها کەریمی بدەینەوە کە بەداخەوە مەرگ مەودای نەدا تاکو بتوانێت خزمەتی زیاتر بە هۆنەر و سینەمای کوردی بکات. فەرموون بڕۆین بەشی یەکەمی بەرنامەکەمان ببینین. ئێوارەی ڕۆژی 8 جۆزەردانی ساڵی 1392 هەتاوی لە ئاکامی پێکدادانی دوو ئۆتۆمبیلدا لە شەقامی ئیبراهیم پاشای شاری سلێمانی گیانی لەدەستا. ئەمە چیرۆکی کۆتایی ژیانی دەرهێنەری 38 ساڵەی کورد تەها کەریمیە. تەها کەریمی ساڵی 1355 هەتاوی لە گوندی بۆینی شاری بانەی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بوو. بڕوانەمەی کارناسی سینەمای لە کۆلێژی سینەما و تەئاتری زانکۆی هونەری تاران وەرگرت. ناوبراو چەندین کورتەفیلمی بەرهەم هێناوە وەک زریان، سنووری ژیان، 1001 و هەروەها دوو فیلمی کوێستانی سپی و نەوت شێرپەنجەی شارەکەمان کە توانیویە بەشداری لە چەندین فستیواڵی جۆراوجۆر بکا وەک فستیواڵی نێونەتەوەی تاران و فەجر، فستیواڵی فیلمی کوردی لەندەن و فستیواڵی فیلمی ئاڵتێرناتیڤ لە ڕۆمانی، فستیواڵی فیلمی جیپور لە هیندوستان، فستیواڵی فیلمی ئسجاردی لە ئیتالیا، فستیواڵی فیلمی بلاک لە ئاڵمان، فستیواڵی فیلمی یۆنسپار لە ئارژانتین، فستیواڵی فیلمی خەلیجی فارس لە ئێمارات و فستیواڵی فیلمی سن لە ئیتالیا، لە فستیواڵی نێونەتەوەی ئەلجەزیرەش لە قەتەر نەمایش کراوە. هەروەها بە بەشداری لەو فستیواڵانە توانیوێتی چەندین خەڵاتی جۆراوجۆر وەربگرێ وەکو خەڵاتی یەکەمی بەشی دەرهێنەری فیلمە دێکۆمنتیەکان لە 23مین فستیواڵی نێونەتەوەی کورتەفیلمی تاران لە ساڵی 2006 زاینی، خەڵاتی تایبەتی لێژنەی ناوبژیوانان لە فستیواڵی فیلمی ئاڵتێرناتیڤ لە ڕۆمانی لە ساڵی 2009 زاینی. هەروەها نەوت شێرپەنجەی شارەکەمان توانیوێتی خەڵاتی تایبەتی تەلەڤیزیۆنی ئیدرلی ڕۆمانی و خەڵاتی دووهەمین فستیواڵی ڕەشی بێرلین وەربگرێت. فیلمی سینەمایی کوێستانی قەندیل یەکەمین بەرهەمی سینەمایی ئەم هونەرمەندە بوو کە لە چەندین فستیواڵی جۆراوجۆر پیشاندرا وەکو 41مین فستیواڵی نێونەتەوەی فیلمی گوا لە هیندوستان، 9مین فستیواڵی نێونەتەوەی فیلمی چاوی سێیەم لە شاری بەمبەیی هیندوستان، 7مین فستیواڵی نێونەتەوەی فیلمی دوبەی لە ئیمارات، 9مین فستیواڵی نێونەتەوەی فیلمی تیرانە لە ئەڵبانی، 10مین فستیواڵی نێونەتەوەی فیلمی ئیستانبول لە تورکیا، فستیواڵی نێونەتەوەی فیلمە عەرەبیەکان لە ئامستردامی هۆڵاند و هەروەها 7مین فستیواڵی نێونەتەوەی فیلمی کوردی لە ئینگلیس.
تەها کەریمی بە دروستکردنی ئەم فیلمە توانی خەڵەتی باشترین فیلمنامەی 15مین خولی فستیواڵی نێونەتەوەی فیلمی ئۆرانوس لە شاری ئۆرانوس لە وڵاتی ئیسپانیا و هەروەها خەڵاتی باشترین فیلمی فستیواڵی نێونەتەوەی دیجیتاڵی هیندوستان بەدەست بهێنێ. ئەو سینەماکارە کووردە ئەو فیلمەی بە بەشداری 120 ئەکتەری کورد لە باشوور و باکوور و ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها ئەکتەری فارس و تورک و عەرەب لە شاری سلێمانی و دەوروبەری وێنەگرت بوو چەندین هونەرمەندی بەناوبانگی وەک قوتبالدین سادقی، جومەڕەت قارەمان، عینەدین مەریوانی، لامیا حوسێن و کامەران ڕەوف تێدا ڕۆڵیان بینیوە. تەها کەریمی دوای فیلمی سینەمایی کوێستانی قەندیل فیلمی دێکۆمنتی من بەکرێگیراوی سبیم بەرهەم هێناوە. فیلمی بەکرێگیراوی سپی لە دووهەمین فستیواڵی وان کۆلۆ لە کوردستانی تورکیا توانی خەڵاتی تایبەتی لێژنەی ناوبژیوانان بەدەست بێنێ. هەروەها فیلمی من بەکرێگیراوی سپیم خەڵاتی سێیەمی باشترین فیلم لە فستیواڵی نێونەتەوەی گۆڵف لە دۆبەی و خەڵاتی باشترین فیلم لە بەشی نێودەوڵەتی فستیواڵی سینەما حەقیقەت لە وڵاتی ئێران وەرگرتووە. من بەکرێگیراوی سپیم سەبارەت بە تاوانی ئەنفال و ڕۆڵی بەکرێگیراوانی کورد لەو تاوانە گەورەیەدا دەخاتە ڕوو. ئەو فیلمە دێکۆمنتە هەوڵی داوە چەمکی بەکرێگیرا و بەکرێگیراویەتی بکاتە پێشزەمینەی فیلمەکە لە تاوانی ئەنفالدا و لێ بکۆڵێتەوە. هاوکات لەگەڵ زانیاری بەخشین بە بینەر دەربارەی ئەنفال هەوڵ دەدا لە چاوی سێهەمەوە سەیری ئەو بابەتە بکات. ئەم فیلمە دێکۆمنتیە ماوەکەی 66 خولەکەکە بە هاوکاری بەڕێوەبەرایەتی هونەری سینەمای شاری سلێمانی بەرهەم هاتووە. فیلمی دێکۆمنتی 1900 و دوایین بەرهەمی هونەرمەندی کۆچکرد و تەها کەریمی بوو کە لە ڕێوڕسمی کۆتایی یەکەمین فستیواڵی نێونەتەوەی فیلمی ژینۆسایدی کورد لە شاری سلێمانی پیشاندرا و هەروەها لە سێمین خولی فستیواڵی فیلمی دێکۆمنتی ئامەد لە شاری دیاربەکریش بەشداری کرد. تەها کەریمی ئەندامی لێژنەی ناوبژیوانانی یەکەمین فستیواڵی فیلمی منداڵانی ڕانیە لە هەرێمی کوردستان و هەروەها ئەندامی لێژنەی ناوبژیوانانی حوتەمین فستیواڵی فیلم و وێنەی ژیار لە پارێزگای سنە بوو. تەها کەریمی وەکو ناوبژیوان لە گەلێک فستیواڵ بەشدار بووە وەکو فستیواڵی فیلمی سلێمانی، فستیواڵی فیلمی دێکۆمنتی هەڵەبجە و لاوی ساڵی 2012 زاینی. سینەماتیک کە ساڵی 2006 زاینی لە سەنتەری گەنجانی شاری سلێمانی دامەزرا بوو، تەها نزیک ساڵێک کاری تێدا کرد و فیلمی نیشاندا. هاوکات هەر حوتویەک بابەتێکی لەسەر ئەو فیلمێکە نەمایش دەکرا لە پاشکۆی ئەدەب و هونەری کوردستانی نوێدا دەنووسی. سینەماکاری کورد تەها کەریمی لە 2 ساڵی کۆتایی ژیانی لە شاری سلێمانی نیشتەجێ بوو، هەروەها سەرقاڵی نووسینی فیلمنامەی دوویەمین بەرهەمی سینەمایی خۆی بە ناوی زێڕفرۆشی بەغدا بوو. خۆشەویستان هاتینە بڕگەی کۆتایی بەرنامەکەمان کە ناساندنی لاوی سەرکەوتویە. لاوی سەرکەوتوی ئەم حوتویەشمان پەیوەندیدارە بە بابەتی فیلم و سینەما. فەرموون پێکەوە بڕۆین بزانین لاوی سەرکەوتوی ئەم حوتویەمان کییە.
ئەم دیمەنانەی کە دەیبینن بەشێک لە کورتە فیلمی لەسەربانی ماڵەکە دەدات لە دەرهێنانی لاوی کامیارانی تەیموور قادریە. ئەو لەدایکبووی ساڵی 1369 هەتاویە. بڕوانامەی کارناسی زانستە پەروەردەییەکانی وەرگرتووە و لە فێرگەی دارالفنون بڕوانامەی فیلمنامەنووسی بەدەست هێناوە. ژیانی هونەری تەیموور بە دروستکردنی کورتە فیلمی مۆڵەت دەست پێ دەکات کە بە سەرهاتی خۆیەتی و ئەو بربەستانەی لە کاتی بەرهەمهێنانی فیلمدا بۆی هاتوونەتە پێش لە تەمەنی 16 ساڵاندا یەکەم بەرهەمی خۆی تۆمار کرد. ئەو فیلمە کە 8 خولەک بوو لە ساڵی 1386 هەتاوی لۆحی زێڕینی فستیڤاڵی فیلمی منداڵان بۆ منداڵانی ناوەندی هێزری تاران بەدەست هێنا. ئەمەش بووە هاندەرێک بۆ تەیموور هەتا بەردەوام بێت لە دروستکردنی بەرهەمەکانی دیکەی. ناوبراو توانی بە هاوکاری حەوزەی هونەری پارێزگای سنە 3 کورتەفیلمی هەنار میوەی بەهەشتا، چنینی کازیوە و لە سەربانی ماڵەکە دەدات کە تایبەت بە منداڵان و لاوانە و مژارەکەیان کۆمەڵایەتیە بەرهەم بهێنێت. تەیموور نووسەری دوو بەرهەمی چیرۆکیە بە ناوەکانی هاوینی سارد و ئادرسێک کە من ون بووم کە لە ساڵەکانی 87 و 89 هەتاوی بوونە براوەی خەڵاتی فستیڤاڵی خارەزمشاهی. ئەم فستیڤاڵە یەکێک لە فستیڤاڵە زانستیەکانی ئێرانە کە هەر ساڵ بەڕێوە دەچێت و براوەکان بەهرەمەند دەبن لە ئاسانکاریگەلێک وەکو ئەندامەتی لە بۆنیادی بژاردەکان و نەچوونە سەربازی. دوو بەرهەمی چیرۆکی تەیموور لە نێو 18,000 گەڵاڵەی نێردراو بۆ ئەو فستیڤاڵە پلەکانی دووهەم و سێهەمیان بەدەست هێناوە. ئەو دوو چیرۆکە تایبەت بوون بە توێژی لاو و باسکردن لە کێشەکانی ئەو توێژە. تەیموور قادری دەڵێ لە ڕاستیدا دەست بەکاربوونی من لە بەرهەمهێنانی فیلم دەگەڕێتەوە بۆ چیرۆک نووسی و هەتا ئێستا 21 چیرۆکم لە گۆڤارەکانی ئێراندا چاپ و بڵاو بووتەوە. لێرەدا بە شێوەیەکی ورتر ئاور لە بەرهەمەکانی تەیموور دەدەینەوە. هەنار میوەی بەهەشتا ساڵی بەرهەمهێنانی 1389 هەتاوی کە لە نووسین و بەرهەمهێنانی تەیموور خۆیەتی. ئەکتەرەکانیش سەعید مەردوخیان و شادی قادریە. چیرۆکی ئەم بەرهەمە لە گوندێکی چووکەدا کە نیوەی چۆڵکراوە و قوتابخانەی نییە، منداڵێک بە ناوی ئۆمید بۆ خوێندن دەڕواتە گوندی تەنیشتیان و ئەو شتانەی کە فێر دەبێت پیشانی کچێکی دراوسەیان دەدات. ڕۆژێک لە کاتی کایەکردندا ئومید بە هەنار ڕوومەتی کچەکە سوور دەکات. دایکی کچەکە ئاگاداری ئەو پەیوەندیە دەبێت کە ئەمەش دەبێتە هۆیەوەی کە ئیزن نەدات ئیدی سەردانی ئومید بکات. ئومید لەو کاتە بەدواوە بە شێوەیەکی نایاسایی ئەو شتانی کە فێری بووە فێری کچە دراوسێکەیان دەکات. هەنار میوەی بەهەشتا توانی چەندین خەڵاتی گرنگ وەربگرێ وەکو براوەی خەڵاتی باشترین فیلم لە فستیڤاڵی فیلم لە ساڵی 1390 هەتاوی، خەڵاتی ڕێزلێنان لە یەڵمازگۆنای فیلمسازی کوردی خەڵکی تورکیە و براوەی نەخلی زێڕینی کەن لە فستیڤاڵی فیلمی لەندەن لە ساڵی 2011 زاینی، براوەی دیپلۆمی فستیڤاڵی تامپڕەی فینلاند لە ساڵی 2013 زاینی، خەڵاتی باشترین فیلمی فستیڤاڵی پیسکی کۆماری چێک لە ساڵی 2013 زاینی، خەڵاتی باشترین فیلمی فستیڤاڵی بلاکی ئاڵمان لە ساڵی 2012، خەڵاتی باشترین فیلم لە فستیڤاڵی فیلمی منداڵانی ئیسفەهان لە ڕوانگەی ئەنجومەنی کورتەفیلمی ئێرانەوە لە ساڵی 1390 هەتاوی، خەڵاتی ئاسکی زێڕینی باشترین فیلمی منداڵ لە سێهەمین فستیڤاڵی نێونەتەوەیی سلێمانی، براوەی خەڵاتی باشترین فیلمنامەی فستیڤاڵی ژیاری کوردستان، خەڵاتی باشترین فیلمی فستیڤاڵی نێونەتەوەیی پەپولەکانی شار،
براوەی خەڵاتی باشترین وێنەی دێکۆر لە فستیڤاڵی فیلمی خوێندکاری نەهار. دوایین خەڵاتی ئەم بەرهەمە براوەی خەڵاتی تایبەتی لێژنەی ناوبژیوانانی یەکەم فستیڤاڵی ئارتیمیسی تورکیە بوو. هەروەها ئەم فیلمە بەشداری کردووە لە چەندها فستیڤاڵی سینەمایی وەکو هەڵبژێردراوی فستیڤاڵی فیلمی تۆرنتۆی کانادا، هەڵبژێردراوی 41مین فستیڤاڵی فیلمی نێونەتەوەی ڕۆشت لە ساڵی 1390 هەتاوی، هەڵبژێردراوی سێهەمین فستیڤاڵی فیلمی بەرهەمەکانی حوزەی هونەری وڵات لە ساڵی 1390، بەشداری لە 15هەمین جێژنی ماڵی سینەما لە ساڵی 1390، هەڵبژێردراوی فستیڤاڵی چاوی سێهەمی هێندوستان لە ساڵی 2012 زاینی، بەشداری لە بازاڕی بەرلین، هەڵبژێردراوی فستیڤاڵی جیهانی ئیسلام لە مالزی، هەڵبژێردراوی فستیڤاڵی نێونەتەوەی ڕۆشت، هەڵبژێردراوی فستیڤاڵی CPMی بیلاڕووس و هەروەها هەڵبژێردراوی فستیڤاڵی فیلمی بەغدا. کورتەفیلمی لە سەربانی ماڵەکەت دەدات. لە خانوویەکدا کە میچەکەی دڵۆپە دەکات، منداڵێک بە شێوازی جۆرا و جۆر هەوڵ دەدا کە ئەو دڵۆپانە ڕاوەستێنێت هەتا دایەگەورەی تەڕ نەبێت. ئەمە چیرۆکی کورتەفیلمی تەیموور قادریە کە توانیویە چەندین خەڵات وەربگرێ و بەشداری لە چەندها فستیڤاڵی هونەری بکات. تەیموور ئەم کورتەفیلمەی لە ساڵی 1390 هەتاوی بەرهەم هێناوە. خەڵات و بەشداریکردن لە فستیڤاڵە سینەماییەکانی ئەم کورتەفیلمە بریتین لە براوەی خەڵاتی باشترین دەرهێنەر لە فستیڤاڵی ڕوویش، براوەی خەڵاتی باشترین فیلم و فستیڤاڵی دیمەنی ساڵ، براوەی خەڵاتی باشترین فیلمی فستیڤاڵی نوێژی هەمەدان، براوەی میداڵی زێوی فستیڤاڵی جیهانی ئیسلام لە مالزی، بەشداری لە بازاڕی فستیڤاڵی فیلمی بەرلین، بەشداری لە فستیڤاڵی لاهوری پاکستان، بەشداری لە فستیڤاڵی فیلمی ڕۆشت، بەشداری لە فستیڤاڵی فیلمی منداڵانی ئیسفەهان. کورتەفیلمی چنینی کازیوە بە ڕۆڵگێڕانی مەتین عیبادی و تەلیعا ڕوحانی. ئەم کورتەفیلمە لە ساڵی 1388 بەرهەم هێنراوە. چیرۆکی ئەم کورتەفیلمە ئەوەیە کە دایگەورە خەوی بینیوە کە 3 ڕۆژی دیکە دەمرێت، ئەو لەگەڵنەوەکەی تەنیا لا گوندێکی چۆڵدا دەژین. منداڵەکە کە کوڕێکە ڕۆژانە تەنیایە و بە شوێن کەسێکدا دەگەڕێت کایە لەگەڵدا بکات. ئەمە لە حاڵێکدایە دایگەورە داوای کردووە لە شارەوە کەفنی بۆ بێنن و منداڵەکەش دەزانێت کەفنەکە بۆ مردنیەتی هەوڵدەدا لەگەڵ مردنی دایەگەورەی بربەرەکانێ بکات. چنینی کازیوە توانیوێتی چەندها خەڵات وەربگرێت و هەروەها بەشداری بکات لە چەندها فستیڤاڵی سینەمایی وەکو براوەی خەڵاتی باشترین فیلمی فستیڤاڵی پەروینی ئێعتسامی، براوەی باشترین ئەکتەری منداڵ بۆ مەتین عیبادی لە سێهەمین فستیڤاڵی فیلمی سلێمانی لە ساڵی 2010 زاینی، براوەی خەڵاتی باڵندەی زێڕین بۆ ئەکتەری منداڵ لە فستیڤاڵی فیلمی ڕانیە، خەڵاتی تایبەتی لێژنەی ناوبژیوانان بۆ باشترین ئەکتەر لە فستیڤاڵی فیلمی ژیاری کوردستان، هەروەها توانی خەڵاتی باشترین فیلمیش لەو فستیڤاڵە وەربگرێ. براوەی 3 خەڵاتی 41مین فستیڤاڵی نێونەتەوەی فیلمی ڕۆشت لە ساڵی 90 هەتاوی بوو. هەڵبژێردراو بۆ فستیڤاڵی نێونەتەوەی پێنداتیتیلیۆی ئیتالیا لە ساڵی 2010 زاینی، هەڵبژێردراوی فستیڤاڵی فیلمی چاوی سێهەمی هیندوستان لە ساڵی 2010، هەڵبژێردراوی فستیڤاڵی نێونەتەوەی جیپوری هیندوستان لە ساڵی 2010، هەڵبژێردراوی فستیڤاڵی نێونەتەوەی کورتەفیلمی ڕەحمەت.
بربژێری وەرگرتنی خەڵاتی ئاسکی زێڕینی باشترین فیلمنامە لە سێهەمین فستیواڵی فیلمی کوردی لە سلەیمانیا کە لە ساڵی 2010 زاینی بەڕێوە چوو. هەڵبژێردراوی فستیواڵی سەرانسەری لاوانی ئێران لە ساڵی 1389 هەتاوی. هەروەها هەڵبژێردراوی سێهەمین فستیواڵی نێونەتەوەی ڕەحمەتی تەبریز لە ساڵی 1389 هەتاوی بوو. حەز و خولیای تەیمور بۆ بەردەوامبوونی لە کارەکانی زیاتر هانی دەدا تا بتوانێت سەرکەوتنی زیاتر بۆ خۆی و نەتەوەکەی بەدەست بێنێ. شەهابی قوبادی کە هاوشاری تەیمورە و ئێستا جێگیری سکرتێر و لێکۆڵەری باڵای ناوەندی نێونەتەوەی ئەمریکاناسی ئابراهام لینکۆڵنا، کتێبە شێعرەکەی کە نێردرابوو بۆ وەرگرتنی خەڵاتی نۆبل بەڵام بەهۆی ئەوەی کە ئەمریکایی نەبوو نەیتوانێت خەڵات وەربگرێ، لە نامەیەکی تایبەتی ڕێز و دەستخۆشی خۆی بۆ تەیمور ناردووە. بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامە تا بەرنمەیەکی دیکە ژیانێکی پڕ لە خۆشی و کامەرانیتان بۆ بە ئاوات دەخوازین. خۆشەویستانم جارێکی دیکە پیرۆزبایی سەری ساڵی زاینی لە هەموو ئێوە دەکەم بەو هیوایەکە ساڵێکی پڕلەخۆشیمان هەبێت و هەروەها پردی پەیوەندی نێوان ئێمە و ئێوە facebook.com/لاوان تیشک پەیوەندیمان پێوە بکەن هاوکاری بەرنامەکەمان بن. کاتێکی شە.